دەیانەوێت بەشدار بن لە داڕشتنەوەی پلانی 4 ساڵی داهاتووی وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوە ئاویەکانی هەرێمی کوردستان. بەڕێبەرایەتی گشتی کشت و کاڵی گەرمیان لەگەڵ بەڕێبەرایەتیەکانی دارستان و پاوان و ڤێتەرنەری و ئاودێری بۆ چوونە نێو چوارچێوەی ئەو پلانەوە وەرکشۆپێکی فراوانی 1 ڕۆژە ڕێک دەخات و 6 تەوەری گرنگ لە بوارەکانی باغداری و سامانی ئاژەڵ و ئاودێری و خزمەتگوزاری کشت و کاڵی و پاراستنی ڕووەک و وەبەرهێنان دەخاتە بەرباس و گفتوگۆ. لە ڕاستی ئەگەر پلانەکانی ژوەکو خۆی جێبەجێ نەکرابێت ساڵانە بە شێوەیەکی کەمەش لە ڕێگەی پاڵپشتی و کشت و کاڵیەوە کە بودجەیەکی تایبەتە ساڵانە دێت ئێمە توانیمانە تا ڕادەیەک لەم پلانانە جێبەجێ بکەین بەڵام نەک هەمووی بۆیە بۆ ئەم کابینە ئێمە چاوەڕێی ئەوەینە کە وەکو کۆبوونەوەمان کردو لەگەڵ ڕێز وەزیری کشت و کاڵ بەگەرخان کە ئەوەی وتووە بە حساب ئەم کابینەیە جیاوازترە بێت و نیەتێکی بۆ پێشکەشتنی کەرتی کشت و کاڵ دەوترێت با قسە و گفتوگۆکان تەنها لەسەر زار و نووسینەوەیان نەبێت لەسەر کاغەز بەڵکو و کاری لەسەر بکرێت ئەگەر کارەکانیش بەو ئاراستەیە نەبن ئەوە ڕێخستنی بەرنامە و داڕشتنی پلان هیچ ئەرزشێکی نابێت و دوجار ناگەین بەو قۆناغەش کە بوژانەوەی کەرتی کشت و کاڵ بە چاوی خۆمان ببینین. ئێمە کێشەمان نییە لە تەنها سیمینار و ئەنجامدانی کۆڕ و کۆبوونەوە و یان دانانی پلان ئێمە پێشتر پلانمان هەبوو بەڵام بەداخەوە وەکو پێویست ئیش لەسەری نەکراوە و ئێمە پێویستمان بەوەیە بۆ نمونە کەرتی کشت و کاڵ پێش بخەین چونکە کەرتی کشت و کاڵ لە هەرێمی کوردستان بەلەو لاوازیە چێ و زۆر احتیمال دەکرێتە سەر نەوت ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە. ئەوانەی کە دانراون باس کراون پێشکەش کراون بابەتێکی ئێجگار زۆرن لە هەموو ئەمانش گرنگتر ئەوەیە کە یەک بوجە ئێمە تاوەکو ئێستا پلانی بوجە دیار نییە ساڵانە پلانی بوجە دیار نەبێ ناتوانانی ئەو ئامانجانەی کە داتنەوە بەدەستی بێنی. دوو بۆ سەرجەم پرۆژەکان ئێمە یەکێ لە کێشەکانی تر ئەوەیە کە داتای پێویستمانیە بۆ تەقییمکردن ئاماری دروستمانیە کە بتوانین ئەو پرۆژانە جێبەجێ بکەین کە بەرنامەی کارەکە تەرکیزی لەسەر کردوێتەوە. هەرێمی کوردستان خاوەنی پانتایەکی باش لە ڕووبەری زەوی کشت و کاڵیە و گونجاوە بۆ چاندن و بەرەمهێنانی سەدان جۆر بەروبوومی کشت و کاڵی بەڵام پشتگوێ خستن و نەبوونی پلانی استراتیژی وای کردووە مەودای بوژانەوەکان سووردار بێت و ئەرکی قورس و گران لەسەر شانی جوتیار بێت. خۆ ئەگەر ئەم ئەرک و کارە بچێتە سەر شانی حکوومەت ئەوە کشت و کاڵ جێگرەوەی ئەو سامانە سروشتەیە کە ئێستا لە ناخی زەوی دەری دەهێنین. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.